بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقال إني ذاهب إلى ربي سيهدين. رب هب لي من الصالحين. فبشرناه بغلام حليم. فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى. قال يا أبت افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. فلما أسلما وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. إن هذا لهو البلاء المبين. وفديناه بذبح عظيم وتركنا عليه في الآخرين سلام على إبراهيم كذلك نجزي المحسنين إنه من عبادنا المؤمنين. وبشرناه بإسحاق نبيا من الصالحين وباركنا عليه وعلى إسحاق ومن ذريتهما محسن وظالم لنفسه مبين. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. الله
أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. حمد و سپاس بۆ خودای کارزان و کار بەدەست و کار بەجێ، ڕەحمەت و میهرەبانی بۆ سەرجانی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. بینەرانی عەزیز و خۆشەویستی شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمات و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. لەو پەڕی خۆشحاڵ و شادومانین کە لە بەرنامەیەکی تایبەتی جەژنانە لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویستە بین لە جەژنی قوربانی پیرۆزە. لە دەستپێکە جەژنی قوربانی پیرۆز لە خۆمان و ئێوەی عەزیز و خۆشەویست پیرۆزەکەین. لا گەلانی مسلمانان بە گشتی و بە تایبەتی بینەری ئەو بەرنامە تایبەتە و بە تایبەتی تر ئەو ستافە عەزیزەی نێو ستۆدیۆی جەژنانەی پەیام. دەخوازین و دەپارڕێنەوە کە خوای گەورە عیبادەت و پەرستشی نۆمینەی حاجیان و سەرجەم پەرشتەکان بە باشترین شێوە لێمانی قبول کردبێت و حاجەکانیشمان بە سەلامەتی بجێڕێتەوە ناو خانەوادە و وڵات و نیشتیمانی خۆیان و بە باشترین شێوەش لیانی قبولکە بیکاتە قسمەت و نسیبی ئێمەمانیش کە مشتاق و شەیدای ئەو شوێنە پیرۆزەین. خۆشەویستان، ئێمە لەم بەرنامەدا لە بەرنامەی جەژنانە لە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویستە لەگەڵ گروپە دەست ڕەنجینەکەی دەفی ئەحمەدی لە خزمەتانە بین، لەگەڵ دوو هونەرمەندی شیرین و عەزیز و خۆشەویستی شاری هەولێر، ڕێزدار کاک حاجی مامۆستا مەلا سەرباز و مامۆستا فەرمان شوانی، لەگەڵ ڕێزدار کاک ئەحمەد با بڵێن سەرۆکی گروپی دەفی ئەحمەدی لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست دەبین. دەخوازین و بتوانین بەوەی کە ئەم شەو لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویستە جەژنەکە گەرم و گوڕ و خۆشتر و بەجۆشتر کەین. ئێوە لەگەڵمان بن، مادە گەلێکی زۆر بە چێژمان بۆ ئێوە ئامادە کردووە. هیوادارین کە بتوانین دڵی ئێوە خۆشکەین و جەژنەکە زیاتر گەرم و گوڕتر و بەجۆشترکەین. ئێمە بەناوی خۆمان و ستافی بەرنامە و سەرجەم کەناڵی ئاسمانی پەیام بە خێراتێکی زۆر گەرمی بەڕێزان گروپی دەفی ئەحمەدی و هەردوو هونەرمەندی خۆشەویست مامۆستا سەرباز و مامۆستا فەرمانەکەین. لە دەستپێکا دێنە خزمەتی کاک سەربازجان. قوربانجان زۆر بەخێربێی، جەژنشت پیرۆز بێ و ئاودان. زۆر سپاس مامۆستا زەوهەرجان، دەست و چاوتان خۆش بێ، زۆر سپاستان دەکەین لە بۆ داواتنامەی تەلەڤیزۆنیەی. لە خۆی گەورە داواکارم جەژنی هەموو لایەکی مبارەک و پیرۆز بێ، جەژنی خۆشی و شادی و تەبایی بێ ئینشاءالله. خوای گەورە حەزیەکانیشمان قبول بکە ئینشاءالله. زۆر سپاسان دەکەین، دەستان خۆش بێ یا ڕەبی، موفق بن یا ڕەبی. مامۆستا فەرمانجان بەخێر بێ و جەژنەکەش یا ڕەبی خێراندار بی. مامۆستا حاجی زەوەرجان، خوای گەورە ئێوە و ئێمە هەموو لایەکار بەخێر بێنێ، جەژنی جەنابتان و سەرجەم مسلمانانی تەواوی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستانی خۆمان بە تایبەتی پیرۆز بێ ئینشاءالله. حاجیانمان قبول بێ، خوای گەورە لە ئێوە و لە ئێمە و لە هەموو لایەک ڕازی بێ ئینشاءالله. هیوادارین میوانێکی ڕوحسووکی ماڵەکان بین و بتوانین کۆمەڵە بەرهەمێکی پڕتام و چێژ وەکو جەنابەت فەرموود پێشکەشی جەنابتان و بینەرانی عەزیز و خۆشەویست بکەین ئینشاءالله. جێگەی ڕەزامەندی خوای گەورە بێ، پاشان جێگەی ڕەزامەندی بینەرانی عەزیز و خۆشەویست بێ. زۆر سپاس لە بەو دەرفەتە، خۆشحاڵین قوربان. یا خۆ بەخێر بن. حتممە ئێوانەی کە ئامادە کراون دڵنیام کە بینەر بە دڵیان دەبین ئینشاءالله. خۆشەویستی مامۆستا، زۆر بەخێر بن. مامۆستا ئەحمەدجان جان مامۆستا، بە خۆت و گروپەکەت زۆر بەخێر بن، زۆر خۆشحاڵین و جەژنەکەشتان پیرۆز. زۆر سپاس مامۆستا عەزیز. بسم الله الرحمن الرحیم، الحەمدولله. زۆر سپاس لە بۆ دەرفەتە کاک زەوهەرجان، زۆر خۆشحاڵین کە لە خزمەتتانین بە بۆنەی هاتنی جەژنی قوربانی پیرۆزبایی خۆمان ئاراستی هەموو مسلمانانی جیهان و کوردستانی خۆمان بە تایبەتی دەکەین و خوازیارین خوای گەورە ئەو جەژنە بکاتە مایەی خۆشی و فەڕەحنایی لە بۆ کوردستانی خۆمان و بکاتە مایەی سەلامەتی و ئاشتی لە بۆ برایان و خوشکانمان لە غەزە و خوازیارین خوای گەورە لەو ئیبتیلایی کە تێداینا دەریان بینی و خۆشی و شادیش بگەڕێنەوە ناو ماڵی کوردستانی خۆمان. خۆ بەخێر بن. سەلامەت بزۆرانەوە بەخێراتێکی زۆر گەرمی عەزیزان و خۆشەویستانەکەین لە گروپی دەفی ئەحمەدی. هیوادارین ئەو شەو چۆن دەڵێ بتان بینین و نەتان ناسین بە دەست و پەنجە زێڕنەکانتان ئینشاءالله دڵی بینەران و بیسەرانمان خۆش بکەن ئینشاءالله. یا خۆ بەخێر بن، ڕەز و حورمەتان سەرسەر و سەرچاوان. زۆر سپاس. طبعاً کاک ئەحمەدجان مامۆستا ئەحمەد
هەر وەکو ناتقی ڕسمی لە زیاتی هەما قسە دەکەن ئینشاءالله سلامت زۆر خۆشحاڵە بین وەلای من هەوڵ حەزم لێ سوس. لە دەستپێکی بەرنامە دوایە کە جەژن پیرۆزەمان کرد جێمان لە مادەشکی جەژنانە بی دواتر دێنە سەر قسەی خۆش و گوێڕانەوە و مێژووی دەفی ئەحمەدی ئینشاءالله زۆر ڕازی؟ سپاس مام سەرجان. بەڵێ لە دەی خزمەت بینەرانە زوو خۆشەویست بێکەوە لەگەڵمان بن دەستپێکی بەرنامە بە یەک دوو مادەی خۆشی جەژنانە دەست پێ دەکەین بەو هیواینکە کۆڕەکەمان زیاتر ڕازاوە و گەرم و گوڕکەین دواتر درێژە دەدەین بە تەواوی بەردامەکە ئینشاءالله لەگەڵمانە ببینین دەڕۆینە لای بەڕێزان حاجی مامۆستا سەرباز دوێ پارساڵیش حەزت کرد بە دەردی سەری ئینشاءالله خی گەورە قبولی کردێ مامۆستا فەرمان بە قسمەتی توش بی ئینشاءالله يا ربي آمين اللهم يا رب آمين. والله دعاء ما لبوك ئینشاءالله جا حەزمان لەیە جێمان بە مشتەرەکی یەک دوو مادەی جەژنانە بە تێکەڵشیشی لە بمان بڵێن لەگەڵ ئەوە زیزانەی دەفی ئەحمەدی بەشک و ئینشاءالله. گەرم و گوڕەشی زۆر جوان و بە جۆش دروستکەین لەوە بینێران ئینشاءالله بإذن إخوي لخدمتي فەرمون جەژنە جەژنە جەژنی موسڵمانانە دوخوالم ببورن هەمووتان گیانە لە باتین و قوڵوت و کولێت و جەژنانە دوخوالم ببورن هەمووتان گیانە لە باتین و قوڵوت و کولێت و جەژنانە دخوا بۆچی لەسەر شتی ئاسایی دڵمە لا یەکتر بێشێ بە خۆڕایی دخوا بۆچی لەسەر شتی ئاسایی دڵمە لا یەکتر بێشێ بە خۆڕایی با بزانین ڕۆژێ دێتە پێش گەشتمان بێوەستنرەی لە بەربارەگای خوایی بێوەستنرەی لە بەربارەگای خوایی جەژنە جەژنە جەژنی موسڵمانانە دخوارم ببورن هەمووتان گیانە لە باتین و قوڵوت و کولێت و جەژنانە دخوارم ببورن هەمووتان گیانە لە باتین و قوڵوت و کولێت و جەژنانە جەژنە 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 ڕۆژی شادی و گەڕانە ئەمڕۆ جەژنی هەمووانە ڕۆژی شادی و گەڕانە ئەمڕۆ جەژنی هەمووانە دڵیشم وەک ڕوخسارم پاکە وەک گوڵ دیارم دڵیشم وەک ڕوخسارم پاکە وەک گوڵ دیارم پاکە وەک گوڵ دیارم زارم پڕێ وشەی جوانە قسەم نەرمونیانە زارم پڕێ وشەی جوانە قسەم نەرمونیانە جەژنە دنیا ڕەنجینە وەکو پەلکە زێڕینە جەژنە دنیا ڕەنجینە وەکو پەلکە زێڕینە جەژنە 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 ڕۆژی شادی و گەڕانە ئەمڕۆ جەژنی هەمووانە ڕۆژی شادی و گەڕانە ئەمڕۆ جەژنی هەمووانە دڵیشم وەک ڕوخسارم پاکە وەک گوڵ دیارم دڵیشم وەک ڕوخسارم پاکە وەک گوڵ دیارم پاکە وەک گوڵ دیارم جەژنە 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 بۆیە منیش لە ماڵێ دەڵێم بەگشت مناڵێم بۆیە منیش لە ماڵێ دەڵێم بەگشت مناڵێم پیرۆزباییتان لێبێ خۆشی و خێرتان لە ڕێبێ
پیرۆزباییتان لێبێ خۆشی و خێرتان لە ڕێبێ جەژنە 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 ڕۆژی شادی و گەڕانە ئیمڕۆ جەژنی هەمووانە ڕۆژی شادی و گەڕانە ئیمڕۆ جەژنی هەمووانە دڵیشم وەک ڕوخسارم پاکا وەک گوڵ دیارم دڵیشم وەک ڕوخسارم پاکا وەک گوڵ دیارم پاکا وەک گوڵ دیارم جەژنە 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 وە جەژنە جەژنی هەموومان لە هەمووتان پیرۆز بێگەلی موسڵمان جەژنە وە جەژنە جەژنی هەموومان لە هەمووتان پیرۆز بێگەلی موسڵمان لە هەمووتان پیرۆز بێگەلی موسڵمان ڕۆژی خۆشی و شادیە ڕۆژی تەبایی لەناو دڵتان بجێڕێن شادی و شایی ڕۆژی خۆشی و شادیە ڕۆژی تەبایی لەناو دڵتان بجێڕێن شادی و شایی لەناو دڵتان بجێڕێن شادی و شایی لەناو دڵتان بجێڕێن شادی و شایی جەژنە وە جەژنە جەژنی هەموومان لە هەمووتان پیرۆز بێگەلی موسڵمان جەژنە وە جەژنە جەژنی هەموومان لە هەمووتان پیرۆز بێگەلی موسڵمان لە هەمووتان پیرۆز بێگەلی موسڵمان یا ڕەبی ئەو دەنگا هەر بمێنێ و نەرزی کوردەواری خۆمان گوتنی ئەو دەست و پەنجانەش هەروە بە ساغ و سلامەتی بۆ خزمەتکردنی دەفی ڕەسەینی سرودی ئیسلامی بمێنێ ئینشاڵڵا یاخوا دەستان خۆش بی و خێرێنەوە یاخوا طبعا بینەران لەگەڵمان بمینێن شتی زۆر خۆشترمان ماوە ئینشاڵڵا عەرزی ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەین بە هەناسە گوەر بگرین کوردەواری گوتنی دەڕۆینە لای خزمەتی مامۆستا ئەحمەد پێم بڵێ ناونانی گروپی دەفی ئەحمەدی مێژەشی کورتی ئەو گروپەم لەوە باز بکەیت چۆنێتی دروستبوونی ئەو بیرۆکە لە چی هات چۆن دەست پێ کرد چۆن ئەو زیانەت لە دەور کۆبوونەوە پێشەچی ماوەسای بەڕێز 2010 بوو زۆر حەزم دەکرد مەسەرەن کۆمەڵە گەنجێک لە دەورم بی پێکەوە هاو ئاماند بین هاو هەدەف بین پێکەوە بتانین خزمەتێک بە هونەری ڕەسەنی کوردی بکەین ینی هونەرمەند زۆر بوو ئەو کەسانی کە لە بواری هونەری بوون کەسی مەسەرەن بەتوانە و خەڵکیش باشی لێبوو بەڵام بەشەکی باش لەو هونەرانەی دەکرێت بەڕاستی شان بە تاچی کوردی نەبوو زۆر حەزم دەکرد بتوانم مەسەرەن توانایەکەم هەبی مەسەرەن وەچی ئەو مامۆستا بەڕێزانە بتانم هونەرەك پێشکەش بکەم شان بە تاچی کوردی بی جا خۆشبەختانە ئاشنای چەند هاوڕێکی ئەزیزم بووم پێکەوە بناغی گروپی ئەحمەدیماندانە بەس پێش ئەوە مامۆستا ئەحمەد ئەنی پێم بڵێ پێش ئەوەی گروپەکە دروستکەی بە خۆت چۆن فێربووی بی ئەو کەسەی کەوا ببیە ڕەمزێک لە نێو با بڵێن کوردستان بە شێوەیەکی گشتی واللهی مامۆستای بەڕێز بە حەقەت پاشەوەی کە خوێندنم تەواو کرد و نەتیجەی وها باشم نەبوو ینی لە بواری وەرزشیش ئیشم دەکرد و لە بواری زۆر حەزیشم لێ برەو بە خوێندن دەم بەڵام لە کۆکتێل بوو دەرەجەشی زۆر باشم نەهینە بتانم برەو بە خوێندنم دەم لە بواری وەرزشیش گۆڵچی بووم لەوێش هەر نەمتانی ئەو ئامانجەی دەمیز بپێکم گۆلی زۆریان لێ کردی لێ واسینە بە حەقەت گۆڵچێکی باش بوو باش بەڵام گەممان لەگە کردی مامۆستا ئەلحەقی باشە دوو گەممان کردیەوە بزانم جارە گوردمانەوە جارە گوردانەوە
جا ماشەڵای لێبی زۆر سپاس مامۆستای بەڕێز. جا هەدەفەکی گەورەم هەبوو لە بواری وەرزشی ئەوەی دەمیست بەدەستم نەینا لێ پاشان مەسەلەن حەزم دەکرد لە بوارەشی دیکە ئیش بکەم زۆر گەڕام حەزم و خولیاکی زۆرم هەبوو لە بۆ هونەر. جا دەستم پێکرد ویستم فێر بم زۆر گەڕام مامۆستایەکم بەدەست نەکەت فێرگەکم بەدەست نەکەت لە دوکانێکی ئیشم دەکرد دوکانەکەم هەبوو بەیانی هەتا ئێوارە لێون دەرەبووم. جا زۆر گەڕام لە دوو مامۆستایەک فێرگە کەسێکیان بەدەست نەکەت لە مەخزەنی دوکانەکەم ڕۆژانە مەسەرەن هەفتانە دوسێ جار هەر جاری 20 دقا 40 دقا پرۆڤەی دەفم دەکرد هەر شتێکم ببین با تەقلیدم دەکردەوە ینی وەی کرد بە خۆڕسکانە چوای کرد ڕووکەیە جیهانی دەف ینی وڵی ماوەستا بەڕەحمەت بی جەنابی بابم لە بواری هونەری حەز و تواناکی زۆری هەبوو هەزار ڕەحمەتی لێ سەلامت یا ڕەبی یارمەتی زۆر هونەرمەندیدایە زۆر کاری هونەری ڕێخستی ڕاوەسێ باسی ڕەحمەتیت کرد طبعاً پیاوەکی زۆر دڵسۆس چاک پاک دیندار بە معنای کەلیمە ئەمە سەرەتای ڕاگەاندن بوون من دەیدیت ئەمە لێرە ماندینە جارێکا لە بازارە تووشی بووم گوتی ئیلا و بیلا نییە دەبیبێ داوەتمی لە بازاڕی ئەوە گوتی وا بەرنامەی خۆم دانا پێمی گۆگۆتی ئەوانی کە لە ڕاگەان ئیشەکەم وەکو دافع و پاڵنەرێک بەر سەرشانی خۆمی دەزانم خوا پێدا بۆ الحەمدلله و شکر بەرەکەتێک بوو لە ماڵی یعنی ئەوە بینابین کەسێکی داوا دەکرد لە ڕای خوای وەکو تەشجیعێک یعنی قەت لە بیری ناکەم دڵسۆزی ئەو پیاوە کە شکور کە وجاغی کوێر نییە بەڕازش وەک جەنابتان لە دوای جێماون خوای گەورە گۆری پڕنوکا و دەرەجاتی عالیکە ئینشاءالله خوا سەلامەت کە مامۆستای بەڕێز خوای گەورە لێی خۆش بیا ڕەبی ئامین یا ڕەبی. زۆر جار کە دەچونێ ناو سیارەی مەسەلەن بەرهەمەکانی لە بۆمە پێدەکرد و حەزێکی زۆری هونەری هەبوو ئەوە پاڵنەری ڕئیسیم بلۆی بێمە ناو هونەر و حەزی هونەری بلۆ دروستبی پاشان کە مەسەلەن لە دوکانێ ئیشم دەکردەوە هەفتەی 2-3 هەر جاری 20 دقا نیو ساعت تەمرینم دەکرا هەر شتێکم بینی با تەقلیدم دەکرد هەر بەخۆتەوە بەخۆ بەبێ مامۆستاەوە بەبێ مامۆستا سپاس بەخوا پاشان لە ساڵی 2010 و 2019 دوو مسابقە هەبوو لە ساسی کوردستان بەشداری بکە بەخۆت بەبێ مامۆستا فێر بەبێ مامۆستا بڵێ ئەو توانی داخلی سیباقبی و نەک هەر ئەوەندە بەڵکو ئێستا چەندین ئیبداعیمان هەیە لە بواری فێرکردن و فێرگەی ئەحمەدیمان هەیە و خاوەنی سیستەمی تایبەت بە خۆمانین و ئینشاءڵڵا کۆمەڵک داهێنانمان هەیە هەموو لە بواری ژەنین هەم لە بواری فێرکردنیش کە ئینشاءڵڵا دواتر بەشێک لەوانتان ساڵە من خەریکم بەرەستان ئامادەم لە بەرنامە چێواڵە ئاخیری شکر دڵتان نەرم بوو سەلامەت بی مامۆستای بەڕست وڵی بەحەقت ماوەستا بە خۆت دەزانی ئەمەی حەز لە شتی ڕاقی جوانە لەبەر ئەوە منیش گوتم بابە سەبر لەسەر دەگەری ئەو سارنا ساڵە چی دێتا ئیدی سەلامەت مامۆستای بەڕست مامۆستا ئەتوو بە خۆت ئاگاداری کە ئەهلی هونەر بەڕاستی ئەهلەکی ینی یارمەتیرێن نەدراوین بێنازن و بەنازیشن دەبی ئەوە بڵێ ڕاستە لەو دوو مسابقەی قسەم نەکرێت و لە تەشقاری بەم دەکەی گۆڕێ بەستم شایەکەم ئاگالێ کەشش برای دۆیە کڕ عاقر دانیشتم وازم لێ نانی یەک لە خۆشترین شتەکانی مامۆستا ئاشنابوونی ئەو مامۆستا بەڕێزانە بووکەوەی کرد زیاتریش دڵم بە هونەر و حەزم بستە هونەر بەڕاستی جا 2019 بەشداری دوو مسابقەم کرد کە لە سەراسی کوردستان ڕێک خراببوو لەسەر هەموو ئالەتە میوزیکیەکان خۆشبەختانە بەدەف 2019 هەردوو ساڵ لە باشترین سێتاک ژەنەکە بوو الحەمدولله جا پاشان بەتەنێ بڵێ پاشان دەستمان پێ کرد کە مەسەلەن ئەدی لەو دەرێن تاقە سوار تۆزێ ناکە کاک ئەحمەد بەحەقەت کاک جەوهەر تاک ئەگەر هەرچەند بەتواناش بی شتی گەورەی پێ ناکرێت ئەمن هەتا ئەو گروپم دروست نەکرد ینی نەمتانی ئەو شتە گەورانی ئێستا بکەم بەحەقەت ینی هەموو جارش بۆ برانی خۆم دەڵێم گەورە پیای گەورە دەکرێ ها بارەکەڵە قسەکە تاوە کاک جەوهەر بەڵام عادەتەن ینی خۆڵیشی لێنێ پێم داکە کاک ماوەستا هەموو ئیشەکی گەورە ئیلە دەبی بە جەماعەت بکرێت جا يد الله مع الجماعة بالضبط مامۆستای بەڕێز هەر لەبەرەوەش بوو حەزم دەکرد جەماعەتێک لە دەورم دروست بتانین خزمەت بە ڕەجە جەماعەتە نازدارە ماشەڵڵا خێر بەرەکەتەوە باوەڕکە مامۆستا زۆر جار لەبەر خاتری وانە حەزم دەستەوە هونەر ینی زۆر جار کە بربەستەکان دەبینیم کە ناخۆشەکان دەبینیم دڵم لەسەر هونەر سار دەبتەوە بەڵام کە ئەو برازیزانەی من خۆم دەبینم بەڕاستی ینی هۆکارەکە لەوەی دڵم بە دەفیش خۆشبی نەک دەف هۆکاربی لەوەی لەگەوانە بن بەڵکو ئەوانە هۆکارم نەکێ شتە بە خەیاڵیش دابێ مامان ئەو خۆرەیە گروپی دەفی حەمەدی لە هەولێر هەڵهاتوە نەکەی تەمەندرێژ بن یا ڕەبی جا ئینشاڵڵا ئەگەر خوای گەورەی سقاممان بدا ینی ئاواتە خوازین کەەوە تاکە ئامان زمانە بتانین دەستەکی بەخێر بین لەناو ئەو هەموو دەستە فەسادێکە لە بواری هونەری هەیە بەڕاستی
ئەوەل و ئاخر زۆر ئامازمانیشە باش یخۆ دەست خۆش بیماندوو سەلامت نەبن مامۆستا. خی گەورە بەرکەت بخاتە حاڵتان ماڵتان ژیانتان زۆر ژیانتان سپاس مامۆستا دەستان دەفتان ئینشاءالله. سەلامت بن مامۆستا زۆر حەزمان لەیە ئەوە لە بەشی دومی قسەکانمان دێنە سەر ئەو کۆسپوتەگەرانی دێنە پێشێ ئەو خۆشیانە بەڵێ. چ بوون لە تایفەکانی گەر پرۆڤ و ئیشەکانتان ئینشاءالله. نمایشەکانتان لە چێ بوون ئینشاءالله بەڵێ. حاضر بن ئینشاءالله. بەڵام ئێستا حەزم لێ بێک و نمایشە لەگەڵ بینەران ببینین و ببیستین ئینشاءالله ئینشا باشە باش. هەر پێم دەڵێ بووم ئێستاوی بەتەمای نمایشکن چ ناوی هەیە چی پێ دەڵێن چیە چۆنە مامۆستا ئەو نمایشە ینی سیستەمەکی نوێی فێرگەمانە پێی دەڵێن ترنگل سیستەم هەڵبەتە وەکو کاملبوون کامل نییە ینی لەوانەیە دو ساڵ ئیشی بوێ بە تاوی ئەگەریش لەسەر دەیکەی مامۆسا بڵێ چۆن دەڕێ پرۆتۆکۆلیە ئەکادیمیە یان ئەوە بەڵێ. چۆن دەڕێ ئیرتیجالی دەڕۆنە دوێ مامۆستا بە حەقەت پێشەوەی جوابی پرسیارەکەت دەبەوە ئەمە لە ڕووی سیستەمی فێرکاریەوە سیستەمی ئەکادیمیمان هەیە و سیستەمی سەماعیشمان هەیە زۆر جارە پرسیارم لێ دەکرێت مامۆستا ئەحمەد کامیان باشترە سیستەمی ئەکادیمی لە بۆ کوردستانی خۆمان سیستەمەکی ینی لاشەکە فیدالیکە مەسەرەن ئەکادیمی هەموو وەختێک باشترە لە عشوایی یان سەماعی بەڵام ئەکادیمی لە بۆ ئالەتی دەف ینی سیستەمەکی زۆر بەسوود نییە ینی لە زۆربەی ئیشەکان پێرفۆرمانسەکان ژەنینەکان سۆڵۆیەکان ینی ژەنیاری دەف بە سەماعی عەزف دەکە ینی ئیش لەسەر نۆتەی ناکری لێرکوانە هەتا ئەوانەی کە بە نۆتەش فێر بووینە نۆتە کات و جوودێکی زیاتری دەوێت بەڵام سەماعی ئاسانتر ئەو کەسێک کە دەوێت فێربی دەتوانی فێری بکەیت جا من سیستەمەکمان دروست کردیە خاڵە باش و ئاسانەکانی سیستەمی ئەکادیمیمان هینە داڕشتنی خۆتە بڵێ هەر سیستەمی تایبەت بە فێرگی ئەحمەدیە لە هەمان لاش کە سیستەمی سەماعی کە کۆمەڵک مەسەرەن تەکنیکی تێدا ئاسانتر و باشتر لە سیستەمی ئەکادیم هەردووکمان لێکدا هەموو عیلمەک هەموو زانستە سەرچاوی هەیە بەڵێ ئێوە پشت دەبەستن بە سەرچاوی تریان بڵێن داڕشتراوێکی فەرمی هەبی لە ڕووی ئەکادیمیانەوە تا خۆتان دروستی دەکەن خۆتانن پاشەوەی کە مەسەرەن 2010 تەوان هەر بە سوودفە بەشداریم کرد نەمدەزانی دەگەمەوە بە حەقەت هەڵبەتە ئامانجی گەورم دانابوو بەڵام ئەوە چیەوەی گوتیار بە فشەکەشی بەڵام دام نەنابوو بگەمەوە سەراحەتەن یعنی بەڵام ئامانجەکەم هەبوو بەڵام باوەڕم نەبوو ئەوها بەزووی بگەمێت چونکە 6 مانگ پاشەوەی دەستم بۆی کرد بە دیاریکراوی ئیش بکەم بە 6 مانجی من هەرێکسەر بەشداری ئەو مسابقەیم کرد و الحەمدلله تاریمان زانی معنەتە یعنی زۆر بە دڵسۆزی بە گوڕوتینەوە ڕۆشتی بۆیە زوو گەشتی ئەنجام سەلامت ئەو جەبا جەما لە نمایشەکە بیشاڵە باشە پێت نەگوتم نمایشەکە چی پێ دەڵێن و ببیستین مامۆستا و نمایشە پێی دەگوترێت ترنگل سیستەم ترنگل سیستەم ینی مامۆستا وەکو معنا وەکو معنا ینی سیستەمی سێگۆشە بەڵام زمانی ئاماژەیە چەند هەرێک لەو ژەنیارانە دەتانن لە بۆ ماوەی سەعاتێک هەتا زیاتریش بەس بە ئاماژەی پەنجەی من بژێن بەس بە ئاماژەی دەستم ینی چەندین ڕیتم چەندین تەکنیک چەندین جوڵەی جیاواز نمایش کە ئینشاڵڵا ئێستا بە خۆشتان دەبینن ئەوە هەڵبەتە سیستەمێکی کامل نییە ئێستا لە ئێستا تقریبا بەهۆی سەرقاڵی ژیان مەسە نەمتانێ کاملی کەم بەڵام ئینشاءڵڵا هەتا ئێستا هەتا مەرحەلەی زۆر باشمان هینە جا ئینشاءڵڵا ئێستا بینەری دەبن کە ئەوە داهێنانی خۆتە یان لە شوێنی شتر پراکتیک کراوە مامۆستا سیستەم ینی زمانی ئاماژە لە هیچ جێک نیە مامۆستا هەر بە خۆت هەر بە خۆمان بەڵام مەلا فەرمان بلیمەتە کاکە لەوە ناکەن ئەو زمانش بەس ڕاگرتێ ماشەڵڵا ئەو زمانش مامۆستا بەس لە بۆ ئامێری دەفگونجاوە لە بۆ ئالەتی دەفگونجاوە ناکرێ مەسەن لە بۆ هەموو ئالەتەکی ئیش پێ بکرێ بەڵام لە بۆ ئالەتی دەف لە بۆ شکڵی کایتی لە بۆ زەربانی کایتی گونجاوە بەڕاستی ئێستا بەبە عشایری خۆمان بڵێن ئەو نمایشەی کە دەڕوا نمایشی ئاماژەیە بڵێ ئەو بەڕێزانە بەدەست پەنجەکانی مامۆستا ئەحمەدی دەژەن یاڵە با بیستن خەڵک دیقی کرد ئەکیدم حەزان لێ ببینن ئینشاءڵڵا فەرموون
دەستخۆش مامۆستا سلامت ماوەستا بەرەکەت. یا ڕەبی زۆر دەستخۆش سپاس. بێ. بەڕاستی زەید دەستخۆشی دڵخۆشی بوو. دەستان خۆش بێ خوا. زۆر سپاس. سلامت. نمایشێکی جوان بەس تەنها بە ئاماژەی دەست بتوانی ئەو نمایشە جوانی یا ڕەبی دەستان خۆش بێ. سلامت طبعاً ئەوە ماوەستا. داهێنانە چۆن دەڵێ بابا عارفەکە ئیبداعەکە لە گروپی دەفی ئەحمەدیەوە سلامت. ئەوە دیات یا خۆ دەستان خۆش بی خوا سلامت. لەشتان ساغ بی مەزور بن ئینشاءالله. زۆر سپاس. دەینەوە لای بەڕێزان مامۆستا حاجی سەرباز مامۆستا فەرمانگیان خۆشەویستی مامۆستا گیان. پێش ئەوەی جێمان لە بەرهەمی ئێوە بێ حەزمان لەیە لەتیفەیەک بەسەراتێکی خۆش دوو قسەی خۆش لە جەژنانە ئەوەی کە بەسەرتان هاتووە ئەوەی کە بینیتان لە کاتی نمایشی هونەریا لە کاتی ئاهەنگەکانە کاک مەلا سەرباز یەکەم زار بێمە خزمەت جەنابەت. لە کاک فەرمانیتە ناوەڵە بەسەراتی خۆش لێ دەکەن گەلە ناخۆش ئەوەش قسەی خۆش ناخۆشە جەژنە طبعا دەمانەوێت دڵی نازای چی باس بینران خۆشکە ئینشاءالله. طبعا بای ئەوە شتێک کە ڕوویداوە لە ژیانی خۆتانە بتوانین دو قسەی خۆشمان لەبە بکەن جا بەسەر هادی خۆتان بی کوڕی کاک نایفی بی لە هەمویان هەیە کاری ناوی بەتمان بکەینە پاکێ زانین بە پاکێز ئەوەکەی پێشکەش بکەین بەداوام کاتە دیوان مامۆستا سەرباز جان بەڵێ مامۆستا زەوەری بەڕێز شتێکمان پێ بڵێ ئەوم لە یادا لە تەوسیعەی پارساڵ ڕۆژی یان ڕۆژێک یان دوڕۆژ پێشتری پێشەوەی بڕۆنە عەرەفەی لە تەوسیعەی بینی مامۆستا سەرباز خوایە دەبی لێ بگەڕن دەربچین دەرنەچی بگەینە عەرەفەی زۆر زگم پێستا لێ دوڕا بینیم کاک مەلا سەرباز سەلام عەلەیکم هێشتا نەبووە حاجی ڕۆژانێکی هەم خۆش بن هەم ناخۆش بترسی ئەوە بکە نەگەینە ڕۆژی عەرەفەی خی گەورە قبولی کردیا ئینشاءالله تعالی هەر خۆشەکانی بێن دەریان ناخۆشەکان کاتان کە خۆتان لە مسیسەمی دەشاردەوە ئەوش هەر بڵێ احتیادیە ئەوشت کردیا وەڵام جەم نەدەبوو ناوەڵا جێی ناوەڵا خەوت گۆ پێم سیر بۆ وەڵام ئەم لە غورفەشی بوو بەحتیادی بەهات بانەکە بە زەمینان دەگرن نەژیرایت ناوەڵا بەس دەشاردێتەوە باش سامان باش وڵا وڵی مامۆستا زەوەر شتی ناخۆش و خۆش زۆر لێ ڕوویدا بەس تقریبا باسی نەکەم باشترە دەی باشە ئەو خۆشیانەی کە یان بڵێن ئەو شتانی کە بەسەر تاتوە لە کاری ئاهەنگەکانە بۆن مناسبە بۆنەکان شتێکی وا خۆش لە بابەتانە وڵی شتەکەم لە بیرە ماوەکی زوو لەمەوبەر بە دیارێک جەماعەت لەو گەشتەشی دەچوون کاک حاجی نایفی برام و کاک فەرمانتش لەگەر بوو یان هەردەمی کاک نایفی لەگەر بی کاک ئاشتیش لەگەر بوو حرمەتمان لە بەیان ڕێز و حرمەتمان لەوە مامۆستا حاجی نایف و کاک ئاشتی شێخانی وانە هەیە ئیدی شتەکەوا بوو بەڕاستی شتێکی زۆر خۆش ڕوویدا بوو لە ڕێ دیار بوو جەماعەت تێنیان بوو لە ڕێ گەرما بووە لۆ سەفەر و سیاحە و شتانە دەڕۆن لە ڕێ ئەو ڕێی شەقڵا و مەسیفی ئەوانە لە شوێنەکی دیارە ساریان ڕادەگرن دەچن على ساز ئاو و بیبسی و شتیوالە بکڕن ئیدی کاک ئاشتی حاجی نایف دێتە ئاشی دەرێ بڕۆتی بڕۆ ئادرێ کاک ئاشتی بڕۆ ئەندە ئاو شتی بینە و خۆمان فێنکینەوەوانە بابەتانە وەڵا کاک ئاشتیش دەچی دەرکەی دەکاتەوە ئانە ڕاست دوکانی ئەوەی دەردەچی مەشروباتی نەبی دوکانی مەشروباتی دەردەچی ڕاست تەماشا کابراوە تەماشای دەگەشت تەماشای دەکا باشە وڵای تەماشا ئەولادەکە حاجی نایفە وڵا بۆ چاکە کەس نەبە تەسوورکە لێ دەربخۆ مشکلەیەوە وڵا خۆشەکە لێ ماشەڵڵا کاک ئاشتی ئەو شتانە لۆی دێت لێ ناوڕێ قسەی باشی لێ یعنی لكل مقام مقالة ماشەڵڵای لێبی يدي يكسر يجدر كاكا باتري قرمتان هيا باتري قرمتك أري والله بس قطار كاميراش دري نعم والله نيتمان ما ديارة بو أو يخوي قطار دكاتنو هذا خوش براس كده داوش تشكيل ديك كنبوة أو يستي قطار بي أوش فن أوش موقف ما مصدر زور زار هبخون توش أوش تبوي ما يعني ويستيتم داوش تشكم نيبي هيبو سبحان الله هيبو كو هيبة بخواي بس بالرنجة قلت باتري قلم قلت يوتا يعني دكانه أشتنا رويدا ما مصدر لا بقرآن هيا بس بس يا بابس نكمل ما سفر ما تحازر ما سفر ما شاء الله لا والله يوي تازة قرن بوا بقسم دكي بقرآن بهتا ببيري لقى ما مستعد زارك أوق بمناسبة بمولود بو دفترشي قدسكوكي هو ما شاء الله برك زوريش بو بلام وكو حزم قدسكبو شعركاي نسيبو شعركاي نسيبو والله أما جو ما عندك تو يا أحمدي مختاري مقربي غفاري وأنا
ئەزە کۆپلەش تێدا دەرێ هەتا ڕۆژی قیامەت هێ نیازی دڵمە یاری ئەڵا ئەو های کرد گوتیە تۆ کۆپڵی برێ ڵاونیش تەمەشای لەبەرد نەبوو تۆ. لەبەرم نەبوو تەمەشای ئاکەم کرد یەک نقطەی لەسەر بوو یا الله وتما تا ڕۆژی فیا کوڕە گوتی قیامەتە قیامەتی چ تەماشاکە وتم وەڵا ای باشە بتگوت بە نارێم کاکە شەشێت بگوت بە وەڵا تەوسیق بوو هەردێک گۆ کاکە بێ دەمگە باش ئەم لە خۆم دەسەت خۆم تێدەگەیشتم ئەوە دیزای ئەوە کەیف خۆیدی وتما تا ڕۆژی قیامەتە فیامەتە. قیامەتە کاکە قیامەت خۆ دەستان خۆش بێ ئەوەی دوومان سیوام سەر بەس وڵای مامۆستا زۆر ئەم بە حکمی ئەوەی لە پرسە و مەولود و شتانە زۆر بابرێن بەشداری دەکەینەوە بابەتانە ڕۆژی ینی تقریبان 10 ساڵیش دەبی لە لای کەس نەزانین لە تازێکی بووم پرسەکی بووم بابرێن بە ڕۆژەکەی پرسەم خیندەوە هەر لە هەمان مزگەوتی لە بۆ ئێوارەکەش سبحان الله تەلەفۆنیان لێکردم مەولودەکەیە هە لە هەمان مزگەوتی ژن گواستنەوە ژن گواستنەوە بوو ینی پرسە بوو دوای ژن گواستنەوەش بوو ئیدی مەغریبەکەی نەچوومەوە لە کەس نەزانی تا بینی مەغریب و عیشایش ئەوەندە نییە نەچوومەوە لێوێن دەرێ وەزعەکەمان پێکی ناو نوێژ شتمان کردوانە وەختی ئەو یعنی زیاد شتەکەم هەر نەگرت تقریبا زیازەکەم هەر نەگرت یەک مەصرف یەک مەصرف ئەوانە وەڵا ئیدی وەختی جێمێنەوە بەزام چی کردێ بۆ وەختی وەختی نێژی عیشایە نێژ عیشایمان کرد و پاش عیشای دێن لەوە مەولود خینەوە بابەتانە وەڵا هاتم جیازەکان عاردم و بابەتانە و وەڵا وەختەچی خەڵک سەبر سەبدا دادەنیشت وەڵا فکرم ڕاست و ناو تازیەی دەست پێکە فکرم لە مەولودی نەما والله لێ ڕاهات پوختە جوان یەک دوو نەفەر دانیشت گوتم هەدیەتەنە الفاتحة والله أري بخواي والله خارج هم تبشان كردم قلت اللهم صل على سيدنا محمد وعلى والله سي صلوات ملي داو يدي قلت هبرق تيبزركا أري والله وش أنا زور رداية زور زارج يعني وجبة لسردانة ما هلا تعذيبهم هذه قالوا بيوازني لا في مكة لا سيبك قلت يا باشا أنا مكاكا ما وصلت زهر براي نايفيا للتحزيان أما ئێستاماوەی باشە و هەر ئەوە بۆ بووی ڕۆژ و هەر زۆر کەمیش دەچینەوەوانە بەس خزم و کەسەکان هەیە دەچین بەزمە بەستم پێشترێک کە زۆر دەچینەوە بابەتانە فراغمان زۆر یعنی ئەمە قورئانە ختممان هەبوو جە قاریەکان هەرێکە بەنەوعچی یعنی ئیسفادەمان لە وەختەی دەکردەوە بەڕاستی ئاوجە بە ختم بایە بە زیکر بایە بۆ بابەتانە بایە چکەمە دەجێ خۆمان 5-6 ساعت دادەنیشتین بەڕاستی بێزاریش دەبووین ئەوجە لەبەر هەندێ کاتەکانی خۆم بۆ خۆم بە زیکربانە بەسەر دەبن وڵا ڕۆژی ئەها لە احتیادی لەناو تەعزەچ بووم أو لا أستغفر الله مذكر أستغفر الله أستغفر الله والله نفرزا إما أوها يعني قانون أو كواها دانش دبي أمن فاتحين أقول لا لا ركيك ديد أري والله بخوان لنا هذا يدي والله كابل دانش راقد أستغفر الله هر سبحان الله ما وصل ما قلت أستغفر الله أستغفر ما الفاتحة كاملة ساكن يقول تمكن بخوايا هذا اشتغل بس هذا براستي وانا زور خوش يعني هر دبير ناسي ما هو صحيح زور اما مجموعه شين زناب شي زور بيان دناسي طبعا ريز حرمت معنا يعني لقر ما هو السرباز مدشي باج ويكتر معنا دي كاغي ابراهيم بلاشي بريز معنا لما يجبو ازو صعبتي يعني هي يعني صعبتي يعني زور لقيك دي لما يجبو ما هو السرباز ينتيدبو والله شو دوقي لقفك ولا ماسك زي السلام عليكم بسم الله الرحمن الرحيم كل قلت دبر له تخبر الله والله أبصر فاتحة بخير وأبصر رفعت أبدي بخير الحمد لله رب العالمين تخبر الله يبر الله استاذ ما يلمجني تيستان تقول بسم الله الرحمن السلام عليكم بسم الله الرحمن طبعا لست شوك دانج لقيت بيكينيج ما شاء الله صيب هناك وش السودة كي لا تلاقي ورقتنا ويا قرشت كي هبرون ندوي عسايا والله كش عفوا او اللي يعني او يتشامبين ابو ما زال يقنا هذا ما هو لا لبابتي قراءة مصري وبابتانا هي مثلا كقارئ آيات الشتاء ذكا هم نار الله ايه والله تعزيك بو تعزيك مولود لا مولود بو والله تشين عين لقى ما وصل بازي قدر لقى دي ثانيشتين والله أعوذ بالله من الشيطان الرجيم قلت الله كرت دراوة زارت قلت يا شو دراوة زارت بس استعاذة كرت الله كنت دراوة زارت يا ربي دستان خوش بن هر واد الخوش بن ان شاء الله او بخوشش خوا كومان كاتوله باشتكاني خوي يا خو دستان خوش بن ما مصا احمد لسر اجازه ما مصا فرمان خدمت طبعا او برنامج بتيكالي نمايشي دفي احمدي وهردو هنرمندي زور برز خوشيستا بله
طبعا ئێوەش لە ژیانی خۆتانە لە پرۆڤەکان لە نمایشەکانەوەی کە لە کوردستان و لە دەرێ کردوتانە شتگەلێک هاتۆتە پێشتان ئەستەم وە خۆشی ئەگەر لەبانی باسکەی خراپ نییە. مامۆستای بەڕێز ڕاستی 2019 بوو نمایشێکی دەفمان هەبوو لە شوێنەکی هۆڵەکی گەورە بوو ئەوانەی ئیڤنتەکان ڕێکخستە بوو وایان دانابوو کە خەڵکەکە کۆبیتەوە لە دەرێ پاشەوەی کە خەڵکەکە کۆبوو لە دەرێ چەند ژەنیارێکیان هینابوو ژەنینەکیان دەکرد ئەو دوای دەرکیان دەکرد و داهاتنە ژۆرێ ئەمەش لە ژۆری لەسەر ستێجی بوو هەر دەرکەت بکرێتەوە ئەمەش بەس ئێوە دەف بکەین ئەوەکانیت کە ئالەتی دیکە بوو لە دەرێ بوو ئۆرکسترایەک بوو عەسفی خۆی کرد لە دەرێ لە حەوشەکەی دوای خەڵکەکە کە ئۆرکسترایەکە تاوا بوو بێنە ناو هۆڵەکەی جا ئەمەش لەسەر ستێجی بووین ئەو کەسی کە لێوێن دەرێ سەرپەرشتی شەکەی دەکرد گوتی کاکە کە دەرکە دەکرێتەوە ئەم گۆڕاز دەست بە نمایشی مەکەن لەبەرەوەی مەسەرەن ئەو خەڵکە بەلێ شاودی هەتا هەمووی جێ خۆی دادنێ و دادێنشی تەرکیزی لەسەر ئیشەکەی گۆ نابی گوتی کاکە تو ڕیزەک بڕۆ هەتا کە خەڵکەکە دانیش ئەو ئیعاز بدە و جەماعی داخل بن یعنی پێکەوە دەست بە عەرزەکەی بەڵام گوتی تو بە تێنێ شتێک بڕۆ هەتا خەڵکەکە دادەنیشی جا بەمنی گۆ ڕیز بڕۆ ئەمش گوتم باش جا ژەنیاری زۆر بەتوانە هەیە دەیناسم توانای ئەوەی نە 30 سانیە مەسەن لە سەرێک ڕیز بڕوە جا هەندێک ڕیز نەبەست ئەو لێدانە خێرایەکە بەڵێ جا هەندێک شێوازی هەیە زۆر ماندووکەرە وەڵا ئەمش گوتم باش وەڵا گوتی کە لەسەرێکە ئەم تەمشا دەکەم ئەگە خەڵکەکە هەموو دانیشتن فلاشت لۆ پێ دەکەم ئاماژەت پێ دەکەم و ئەتوش ئیعاز دە جەماعەتی و داخل بە چکە گوتیوەکی ئاماژەم بنگۆدا یەکسەر دەدەمە پەخشی ڕاستەوە خۆ کەناڵ ئامادە بوو ئەو جا ئەم گۆش دەست پێ بکەن وەڵا منیش دەرکە کرا و داخل بووم لەو ڕێزی وەڵا 30 سانیە ڕێزڕۆیی دەقەک ڕێزڕۆیی دەقە و نیوەک ڕێزڕۆی ئیعازی دەکەێت ئەو هەر چاوەڕێ دەکەم ئەو جەولە قاتی دووەم بوو هەر چاوەڕێم دەکرد فلاشم بایلی پێکا و ئیعازم داتێ بۆ 2 دقە یعنی زۆر بێتاقەت بوو شماندی دەبی وایە ژەنینەکە هەموو ئیعازەکەی لە سەملی من بوو چەندین تاکژەنی تێدا بوو هەموو ئەمن دەبا بمژەنی بە خەریک بوو بێ ئەمەل بووم دوا گوتم نا ئەوەش ئیشاڵە ئەزمونەکی نوێ و بەهێزت دەکا و یارمەتی دەدا و پێت دەگەێنی بە خۆت تەژیعی خۆت دەکرد ئەلا ئەساس ورێ خۆم دەدەم وەڵا 2 دقە تێپەڕ بوو بۆ 2 دقەونی و بۆ 3 دقە 3 دقەونی و یعنی کۆرە گوتم هەی سندان لەو ئەزمونەیدا من مردم لەشتەر ماریش ناتانی دەفەکەی دانەی هەر تەمەشای سەرێکە هەر ئیعاز نییە وەڵا کاکە بووە 4 دقە و 4 دقەونی و یعنی تاو بێ ئەمەل بووم گوتم توانم نما و گوتم لەوانە ئیشەکە هەرس بینی وەڵا بووە 5 دقە وەختێک دیتم فلاشێک لە سەرێ ئاوا دەکا خەریک بلە خۆشیان دەفەکە دارف سزە شکر بم دێمەوە جێ خۆ جاوەکی تاوا بین برادەران هەموو هاتن مامۆستا ئەوە نەفەر هەبوو بەس دەفەکەی گرتی بوو ئاوا گوتی بەخۆی مامۆستان بەس دەفم گرتوەکی تۆ ڕێزی لێ دام دەستم ێشە زیگم بە دۆستا دەمگو دەی مامۆستا چی لێبێ جا یەک بوو لە مۆقیفانەی کە ینی هەم زۆر پێ محریز بم بەڕاستی زۆر ترسم هەبوو دەمگو ئیشەکە تێک نەچی 5 دقام بەس ڕێز داخل بەس چۆن دەڵێ مووقیفێکی جوانش بە کە تێدا سەرکەوتوبی لەوانەیە کابرا زۆری پێجوان بوو مامۆستا نەویستی بقەت وڵای جاخرەوەش ناکرێت بەرنامەی لودانەیە مامۆستا ئەحمەد ئەوەشم بینی جارێک لە سوشال میدیای بەڕێستانە دەف لە دەستان دەتەقی بە مصطلحێک پێ دەڵێن دەفەکە شەهید بوو ڕاستە ڕاستی مامۆستاوە ئەوە چۆن بوو نمایشەکە چۆن بوو لە چێ بوو ئاخۆ ئیشەکە بەتاڵ دەبیتەوە یان ئیدامەتان پێدا یان چی والله مامۆستا بەتوانایی تیمەکەم وەی کرد ئیشەکە تێک نەچی ئەگەنا ڕەنگە بەخۆم لەو مۆقیفەی بام دەستەوە سار ڕاوەستا دەفەکە نەخۆش نەبوو یان هەروەها زەربەت بە قۆت بچۆن مامۆستا هەندێک تەکنیکی نوێم ئیبداع کرده بوو کە بە ئەنیشکم لە دەفم دەدا بە دەستیش لێم دەدا یعنی لە هەمان کاتدا بێ ئەوەی تەکنیک تێک بچی ینی مەسەرەن دەمبی تێک ناچی بەهێنش پێکەی مامۆستا حەسەب لێدانە بەڵام دەبی قۆڵت دروت بیان هەر بەجلەوە ئاسایە مامۆستا بار شێوازێک بەڵام شێوازی لێدانەکەی دەخوات و لێ بدەی لۆی شتێکی لێ بکەی لێی دەی لۆی دەنجی بێ فەرقی هەیە جا زەربەکاری من ئیوەی بوو کە دەنجی بێ تەکنیکەکی زۆر جوان بوو
ئەوەندە ڕۆچوم لە ناو ژەنینەکەی یعنی زەربەکانم زۆر بەقوت لێدا خۆ ناڵێ چۆن لە دەروێش ئاسە حاڵت گرت بێ گەرم داتی لەگەڵی شتێکی لەو بابەتێ ئەوەشی تێدا بووە ئەحساس. ئەوە لە زمانی هونەری پێی دەگوتری خۆونکردن بەڵام لە زمانی فەنابوون تچیە و یان ئەو بابەتانە پێی دەگوترێ حاڵگرتن جا یعنی زۆر ڕۆچم لە ناو ژەنینەکەم وەختە زەربەکانم زۆر بەقوت لێدا و لێگڕا دەفتەقی ڕاز ڕاوەستا بوو جەماعەت ئەوەندەی باش بوو یەکسەر ئەزموندار بوون بەڕاستی یەکسەر ئەوان داخل بوون و نمایشی خۆیان کرد ڕاوەستان لە پاش ئەو جاریڕا هەتا ئێستاوەلو 6 ساڵی دەچی نەمتانیا بەدڵی خۆم دەفی بژەنم هەمیشە حەزەرم کردی لەوەی کە جارشکە شتە ڕوو داتەوە زەربەی بەقوت لە دەفی دەی خۆشتەشی جوان بوو بۆ چەپڵە ئەوەش ماوەستا شتێکی جوان بوو ینی ڕەتفعلی جەماوەریش لۆ من ینی زۆر سپرایز بوو بەڕاستی تەسەوڕ نەدەکرد دەنگدانەوەکی زۆر باشیشی هەبوو بەڵام حەزم نەکرد دووبارە بیتۆلۆی ینی ببتە شتێکی پلان لۆدارەژراو ینی لە هەمان کاتدا بووە شتێکی جوان بەڵام لە هەمان کاتداوە جوانە هەر بزەبت و ئەو دەفەژ ماوەستا لەکنەما ینی قەدری هەیە بەڕاستی کات و هەموو تەکنیکەکی پێ ناکری هەموو زەربەشی لێ نادرێ جانە حەزم نەکرد ئەو شتە دووبارە بیتەوە لێ هەتا ئێستا حەزار دەکەم لە هەر ژەنینەی کە دەیکەم مامۆستا ئەحمەد بەڕێستان زۆر خۆشەویستن بەو گروپەت خۆشەویستتر بوویلامان خۆر ئاسا لە کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر هەڵهاتون جێی شانازی ئێمەمانن دوعای خێرمان بۆ بەڕێستان هەیە خی گەورە ئیدامەتان پێ بدا لەسەر ئەو کردەوە چاکانە جێی شانازی ئێمەمان وەکو کورد بە شێوەیەکی گستی یاخۆ بەخێر بێ دەستان خۆش جا لەسەر ئیزن مامۆستا ئەحمەدجان دەڕۆنە لای ئازیزان و خۆشەویستانمان ڕێزدارت مامۆستا فەرمان و مامۆستا حاجی سەرباز دەمانەوێت هێندێشی چۆن دەڵێ ڕۆحیمان پێشکەشکەن لە جەژنداین لە خزمەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم چۆن حاجیە بەڕێزەکانمان لە خزمەتی بەیت الله و مناسکە خۆش و پرچێژە ڕۆحیەکانی حەج لەگەڵ خزمەتی ڕەسوڵ الله صلی الله تعالی علیه وسلم زا دەمانەوێت ئەوەی بەڕێز ڕۆحیەن سەفەری ئەو لامان پێ بکەن بێکەوە باشە مامۆستا فەرمان دەی فەرمووت بس يا بادرقاي وفا بكريتوا أيني قاران بس يا بادرقاي وفا بكريتوا صلوات تابكي ضل زنداني جفا بكزيت ويا سبري عمري نوح امتون هبت والله بينزو دروجتي ما والله بينزو دروجتي ما روح كتسو
بعزمي كشتنا مسلمانا 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 رجاك لا تخوى بايار شاقول ريحانا ولولو برزانا مدينة زوانا درماني دردانا مدينة زوانا درماني دردانا أرلا يا رجالا تاكو رجاوا تاكو رجاوا يا أرلا يا رجالا تاكو رجاوا تاكو رجاوا شوقي بغنبار لا دنيا إدايا جان نوري محمد لا دنيا إدايا شاقول ريحانا ولولو مرتايانا مدينة زوانا درماني دردانا مدينة زوانا درماني دردانا هاور لا اسمان بويرادة واستا بويرادة واستا هاور لا اسمان بويرادة واستا بويرادة واستا يتاقر مينا ذاتي مصطفى تاقر مينا ذاتي مصطفى يا شاقول ريحانا ولولو مرجانا يا مدينة زوانا درماني دردانا يا مدينة زوانا درماني دردانا لناك يا اسكاريا لناك اسكاريا خاكم بزر روي بابا عمرم قداتو بمجيانتا لبرقا بيك سيد امرم بضايع جول ما لا يعني يا وقت مهمو يعني دبي وقت لابو الوقت بخوازم كتياب مريب أجل دورم ددا أجل دورم ددا حاضر با
لي دور تسليما تسليما مني غفلة زاد يشتاق خريجي مسألة دور ممانا خيالي بوسي دنيا الله خيالي بوسي دنيا ودماغ ظلمي بيتساوى خيالي بوسي دنيا ودماغ ظلمي بيتساوى بيتساوى قيامة هرمق الروزي قيامة بتواها فكرة دلنا خوشي دردي يزران جاني جانان ولا دلنا خوشي دردي يزران جاني جانان ولا لدلتا يا تارقو هناوم ما هي تابان ورايا لدلتا يا تارقو هناوم ما هي تابان ورايا روزي جايزنا وتساوى كان موسمي آزاديا روزي جايزنا وتساوى كان موسمي آزاديا بوبالايا قرداني بالات وتي قربان ورايا بوبالايا قرداني بالات وتي قربان ورايا دلنا خوشي دردي هجران جاني جانان ورايا دلنا خوشي دردي هجران جاني جانان ورايا لدلتا يا زارقو هناوم ما هي تابان ورايا لدلتا زارقو هناوم ما هي تابان ورايا روجي زايجنا وتصاوريتم كي بقربانم دكاي روجي زايجنا وتصاوريتم كي بقربانم دكاي كشتني شد رحمتا يا صد زار بقربانم ورايا كشتني شد رحمتا يا صد زار بقربانم ورايا دلنا خوشي دردي هجران جاني جانانم ورايا دلنا خوشي دردي هجران جاني جانانم لدلتا يا جارقو هناوم هاي تابانم ورايا لدلتا يا جارقو هناوم هاي تابانم ورايا يا ربي دستان خوش بي خدا خيرتان منسي سلامت يا رب سلامتي بمني ان شاء الله اللهم امين خدا سلامتان كاوتا من دريج ان شاء الله خبر سپاس بخير. دەکەین دەڕۆینەوە خزمەتی مامۆسا ئەحمەدی مامۆسا ئەحمەدجان خلاصەیەک بە کورتی پوختی لەسەر کار و چالاکیەکانی داهاتی گروپی دەفی ئەحمەدی بەس بە کورتی بەشک و ئەوەی کە جێمان لە کۆتا نمایشی جەنابتان بێ ببین ان شاء الله وەکو کار و چاڵاکی بەمسە زەوەرجان ئەمە ئیشەکانمان زیاتر بەس ئەوە نییە مەسەرەن بڵێن لە بواری مەسەرەن مەولود و ئەو بابەتانە ئیش بکەین هەموو مەسەرەن ئیشیمە خزمەتکردنی هوەری ڕەسەنی کوردیە جا ئەو دەڤژەنین و ئەو سرودانێک کە لە بواری هوەری ئیسلامی هەیە یعنی لقێکی هوەری ڕەسەنی کوردیە یان هەتا کللتوری کوردیان ئەگەر بگەڕێنەوە لە قەدیم لە قەدیمەوە ئەو دەڤژەنین و ئەو هوەرە جوان هەبووە
جا حتى ئەوە لقەکە لە کورتولی ڕەسەنی کوردی جامە هەموو لەگەڵ هەدەفمان ئیسلامی تێکرد بووە بەڵێ جا هەموو هەدەفیمە ئەوەیە کە خزمەت بە کللتوری کوردی بکەین هوەرەکی ڕەسەنی کوردیانە پێشکەش بکەین هوەرە کە شایان بی بە تاچی کوردی جا ئەوەی کە ئێستا ئەوەی کە دەیبینی دەکەن ئەوەش پێمان وایە خزمەتکردنی کللتوری کوردیە و بەدەر لەوانە زۆر جار لە ئیڤێنتە نێوخۆیەکانیان ڤیستیڤال و نمایشە نێودەوڵەتیەکان هەتا مثلەن بە حکمی و دەف ئالەتەکی کوردیە مثلەن زۆر جار لە ئاهەنگی نێودەوڵەتی ڤیستیڤالی نێودەوڵەتی ئەمە بانگ دەکرێن وەکو پیشاندانی کللتوری ڕەسەنی کوردی لە چەندین نمایشی نێودەوڵەتی بەشداریمان کردیا دووجار لە تورکیای بانگ هێشت کراینە جا لە بۆ داهاتووشمان ئینشاڵەوە ببتە مژدەکی خۆش بەرهەمەکی ئینشاڵە زۆر تایبەتمان ئامادەیە وەکو کاری دەنجی تەواو بووە بەڵام وەکو کلیپ و وێنەگرتنی مایە جا ئینشاڵە لە دەنجی لەگەڵە یان بەس دەفە دەفی هەر لەگەڵ نیە ئەمە بەدەر لە بابەتی دەف ئیش لە بۆ لانی دیکەی هوەریش دەکەین بەرهەمەکی نوێ و تایبەت و پڕواتایە جا ئینشاڵە لەوانەیە وەکو ئیشی دەنجی تەواو بووە بەڵام وێنەگرتی ئەو بەس دەفنیە مامۆستا بەڵێ ساڵاکی ئەو بەس دەفنیە مامۆستا هەر دەفنیە بەڵکو بابەتی دەنگ و بابەتی بواری دیکە هەتا زۆرم پێخۆشە چار ڕۆژی دیکەی امکانبی لە بواری منداڵانیش ئیش بکەین بتانین خزمەت بەو بوارش بکەین هەرێک لە مامۆستا بەرزەکانیش ئەگەر تەماشا بکەی بەرهەمە منداڵانەکان کە منداڵ بووینە سەرنجیمەی ڕاکێشالۆی حەزمان بستە ئەو هوەری یەک بەخۆم کە منداڵ بوویمە ئەو شتە سەرنجمی ڕاکێشا جا زۆر حەزمان لێیە ئەگەر خوای گەورە یارمەتی دەربی بتانین لە بۆ چینی منداڵانیش ئیش بکەین بەرهەممان هەبی جا ئەو بەرهەمەکە ئینشاڵە دەمانبی منداڵێک دەیڵێ بەڵام بەرهەمەکی پڕواتایە پەیامی گەورەی تێدا ئینشاڵە ئەوە لەوانەیە لە خلالی مانگەکی دیکە لەوانەیە هەنی ئەمە دڵمان خۆش بۆی کە گروپی دەفی ئەحمەدی ناوی خۆیان لێ هێناوە و بەردەوامی شەبنیش ئینشاءڵڵە بە مادە و بەرهەمی تازە و جوان دەستان خۆش بیا ئەو نمایشێکە پێشکەشمانەکەن پێ ناسەش کە بزانین چۆنە و چی پێ دەڵێن ئەو نمایشێکە ئێستا بڕیار وای پێشکەشمانەکەن عادەتەن ئەمە مامۆستا جەوهەر کە نمایشی دەکەین مەسەلەن زۆر جار خەڵک کە دەبینی لە بۆ نمایشەی هوەری ینی پێی سەیرە ڕەنگە جاروی نمایشە بێمە 3 مانگ پرۆڤی لەسەر بکەین ینی نمایشمان هەبووە 3 مانگ پرۆڤمان لەسەر کردیە چونکە تو 6 کەس 7 کەس 8 کەس کە دەفی لێ دەدا بە یەک جار جوڵەی دەکات بە یەک شکل دەفی لێ دەدا تەنسیخکردنی وانە ئەوە ئاسان نییە ئەو نمایشە ئێستاکە نمایشەکی ڕیتمی زۆر جینایە تێکەڵ بە کۆمەڵک تەکنیک و کۆمەڵک کاری جیاواز ئینشاڵە پێشکەشتانی دەکەن زۆر باش سەلامت چاوتان خۆش بێ دەشتان ساغ بێ ئینشاڵە بابێکەوە بینەری بین فەرموو یاخۆ دەستان خۆش ئەو دەست و پەنجانەتان هەروە بە ساغ و سلامەتی پایدار بن یا خۆیان ڕەبی سلامت
لا بەڕگە و جەولەی کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە. حەزم لێیە هەردوو هونەرمەندی زۆر بە ڕێزی خۆشەویست حاجی مامۆستا سەرباز و مامۆستا فەرمان چۆن دەڵێ بەڕەتمی دەروێشانە چەند شتێکمان بۆ بسڕن ئینشاءڵڵا دڵمان خۆشکەن وەکو ئەوی پێشتر سەفەری ئەو دیمان پێ بکەوە خەوت دەزانێت کێمە لە مۆسیمی جەژن و حەجداین باش ئینشاءڵڵا بێکەوە چەند کۆکتێلێک لە مادە خۆشەکانی ئێوە بە دەنگا پڕجۆش و خۆشەکانتان دڵمان خۆشکە ئینشاءڵڵا. خزمەتی مامۆستا. يا رسول الله من ببيتو قربان رولة شويبك سيدي عالم حضرتي محمد صلوات توي درماني دلي برندار هم شفای دردکایا ای بقربان من بوفا بوم رومني باسي هيت بكام أي بقربان من بوفا بوم رمني باسي هيت بكام بلام يا رسول الله بلام يا رسول الله داوي شفاعتت ليدك هات فصلي قولان بلبلي ديوانا لشيا هات فصلي قولان بلبلي ديوانا لشيا شوروي أدي عاشقي بروانة لشيا شوروي أدي عاشقي بروانة لشيا فرموي بتبسم ورواججني وصالا فرموي بتبسم ورواججني وصالا بطوف حرم زجني قربان لشيا بطوف حرم زجني قربان لشيا هات فصلي قولان بلبلي ديوانا لشيا هات فصلي قولان بلبلي ديوانا لشيا شوروي أدي عاشقي بروانة لشيا شوروي أدي عاشقي بروانة لشيا مستن بهواي عنبري دو زلفي سياهات مستن بهواي عنبري دو زلفي سياهات بوني سمن وسنبل ريحان لشيا بوني سمن وسنبل ريحان لشيا هات فصلي قولان بلبلي ديوانا لشيا هات فصلي قولان بلبلي ديوانا لشيا شوروي أدي عاشقي بروانة لشيا شوروي أدي عاشقي بروانة لشيا يا رسول الله يا رسول الله لدل ما اشتياق بيدا الله مزرعي زرقن بجاري مزرعي زرقن بزاري أقريت بربوا يا رسول الله تو بيغمبري تو بيغمبري زيرو قوهري
کار و پیشت بوو هەژار پەروەری ڕزگارت کردی لە دەردا سەری ئێمەت کردە برا ئێمەت کردە برا لەگەڵ یەکتری هات فەسلی گوڵان بولبولی دێوانە لە چێیە هات فەسلی گوڵان بولبولی دێوانە لە چێیە شەو ڕۆی ئەدی عاشقی پەروانە لە چێیە شەو ڕۆی ئەدی عاشقی پەروانە لە چێیە بناوي أو خالقيك كامل وباكرة بخشن يومي ربان خاوني بيت الحرم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم برج صلاة وسلام هردم لسر أحمدي همال أصحاب يا أمتي محمد مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير الخلق كلهم لحالي بحاصل بس لا ودرقاي دلم سحل بكاموش كلم وافتح لنا مخرجا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير الخلق كلهم أي بس ما توم خوش دوي ناود الميروز وشوي هرسي أتوي تانكوي دلباكا ونايمين غم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير الخلق كلهم أي قولي باخي دلم توقل من بلبل من لبو صبوري دلم خندب كبا صفا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير الخلق كلهم أي خوش بإلهي لوي أيلة جيليتي لوشك مولاي صلي كرد ويردي دمي مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير خلق كلهم من بن بقرباني تو قرباني يا راني تو سين سبراني تو بروجي بمخطر مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير الخلق كلهم آية اقرأ كهد رشد لدنيا هلات تارك بعزة ولاد رمان بدر بغم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبي كخير الخلق كلهم یا ڕبی دەستان خۆش بی دەنگتان خۆش بی هەر بەردەوام عاقبەت خێر زۆر سوپاسان دەکەین دەست چاوتان خۆش طبعا ئەزر و پاداشت ئێوە تەنها لای خوایە دڵنیام لەوەی کە چۆن دڵی ئێمەتان خۆش کرد مەجلیسێکی گەرم و گوڕ و ڕۆحانی ئیمانی بوو بینەرانی ئینشاڵڵا لێمان ڕازی بوون لەسەری هێمان کە گەرێکمان نەتوانی بێتمان ڕەزامەندی خوا بەدەست بێن ئینشاءالله تعالی دووبارە زۆر بەخێر بێن ماندوو نەبن سوپاسان دەکەین خوای گەورە پاداشتی بە خێری هەموو لە یەکتام داتەوە هەر بە ساغ و سڵامەتی ببینێنەوە ئینشاءالله هەر لە کۆتایی مامۆستا سەرباز گیان سوپاسان دەکەین زۆر بەخێر بن دووبارە جەژنا پیرۆز و ماندوو نەبن ساغ و سەلامەتی مامۆستا زەوهەر دەستخۆشی لێوی بەڕێزش دەکەم ئینشاءالله هیوادارین ببیتە جێگەی ڕەزامەندی خوای گەورە و تعالی ئینشاءالله بینەرانی سوود و کەڵکیان لێ وەرگرت بی و دووبارە سێبارە جەژنی هەموو لایەک پیرۆز و مبارەک دەکەین ئینشاءالله دەستان خۆش بێخوا مامۆستا فەرماجان دەستان خۆشی ماندوو نەبوون و خوای گەورە پاداشتان خۆش بیا ڕەبی خوای گەورە پاداشتی جەنابتان و ئەو ستافە بەڕێزە و سەرجەم ئەو برا
دەسڕەنجینانە و جەنابی مامۆستا ئەحمەد و مامۆستا سەرباز بداتەوە ئینشاء الله. سپاس لە بۆ بینەری ئەو بینەرە ئازیزانە. جەژنی هەموو لایەک دووبارە و سێبارە پیرۆز بی خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکیش قبول بفەرمێ ئینشاء الله. دەست و چاوت خۆشی مامۆستا ماندوومان کردن زۆر مامۆستا ئەحمەد جان دەستان خۆش زۆر بەخێر بن هەر بە کورتی پێناسەی بۆ سناوەکانیان و سوپاسیان لە جیاتی ئێمانش دووبارە بکەنەوە دەستان خۆش بی دووبارە زۆر بەخێر بن سوپاس بۆ جەنابت و بۆ گروپەکەت زۆر سپاس. بە ناوی خۆم و هەموو برایانم لە گروپی دەفی ئەحمەدی لە دەستە چەپەوە مامۆستا زانای بەڕێز و مامۆستا یونس و مامۆستا کارمەند و مامۆستا منەوەر و مامۆستا ئیسماعیل و مامۆستا عەبدولسەبوور زۆر سپاسیان دەکەم ئەرچیان کێشە و زۆر سپاسی گۆش دەکەم زۆر خۆشحاڵ بین کە لە خزمەتتان بووین. خوازیارم خوای گەورە ئەو جەژنە بکاتە مایەی دڵخۆشی فەڕەحنایی لۆ خەڵکی کوردستان و ببتە خێر و بەرەکەت ئینشاء الله. دووبارە سێبارە زۆر خۆشحاڵ بووین کە لە خزمەتتان بووین. دەست و چاوت خۆش زۆر زۆر بەخێر بێن سپاسان دەکەین دووبارە مەزور بن ئینشاء الله. بە پێویستی دەزانین زۆر سپاسی زۆر بە ڕێزان لە کۆشی ئەتلەس لە موبیلیاتی 100 مەتری تەمان شوێنەکان دەستان خۆشبی و هەروەها شیرنی ڕویا خوای گەورە پاداشتی بە خێران داتەوە کە مەجلیسەکەیان بۆ شیرتن کردین. ئێمە سپاسان دەکەین دووبارە گروپی دەفی ئەحمەدی و هەردوو بە ڕێزان مامۆستا سەرباز و مامۆستا فەرمان زۆر بەخێر بن سپاس ئیزیانمان دەکەین لە دواوەی کامێرەکە لەگەڵمان ماندوو بوون. سپاس بۆ بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویست هیوادارین کە توانی بێتمان دڵی ئێوەمان خۆش کرد بێت. لە کۆتاییڵێن خوای گەورە بیکا بە چاوی سەری خۆمان ببینین نەسرەتی مسلمانان و مجاهیدان لە هەر هەموو کونج و کەلەبرێکی ئەو زەویە بە تایبەتی برایانمان لە کەرتی غەزە و ئەو جەژنە بە خۆشی و شادی بەڕێکەین. خوای گەورە لە هەموو لایەکی قبول کات و حەزی حاجەکانمان قبول کات و بە سڵامەتی بیان جێڕێتەوە ناو خانەوادایان و هەروەها عیبادەت و پەرستشی هەموو لایەکمان بە باشترین شێوە خوای گەورە لێمانی قبول کات. سپاس بۆ بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویست تا بێگەیشتنەوەمان لە دیدارشتری تایبەتی جەژنانە ئەسپاردەی خوداتان دەکەین. پێتان دەڵێن هەموو ڕۆژێکتان جەژن و هەموو جەژنێکتان شادی و کامرانی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.